حەسوودی هۆکارێکە بۆ هەموو ئەو جەریمە و تاوانانەی کە ڕوو ئەدان لە ناو کۆمەڵگایە. حەسوودی دەرگای هەموو تاوانەکانە، لە خزم و خوێشەوە دەسی پێکا، پاشان ئەگاتە دراوسێ بەرام لەگەڵ دراوسەکەیە، پاشان ئەگاتە هاوڕێ لەگەڵ هاوڕێکەیە. ئەبینی لە ناو خزمانە لەبەر خاتری پارە و پول، لەبەر خاتری مەنسەب و پلەپایە، لەبەر خاتری ناوبانگی نزیکترین خزم لەگەڵ خزمەکەی خۆیان بینی تەواو نییە و حەسوودی پێبا. تەنانەت برای دایک و باوکی حەسوودی بە یەکتری ئەبن، کێشە و مەشاکل لە نێوانیانە هەیە بەهۆی ئەوەوە کە ئەو پلەی لە ئەم بەرزترە یان تۆزێ لە ئەو دەوڵەمەندترە یا سیارەکەی جوانترە یا لە ناو خەڵکە خەڵک زیاتر ڕێزی لێ ئەگرێ و زیاتر ڕووی تێکا و دەمسپیە لە ناو خەڵکە. براکەی خۆی جاری وا هەیە قینی لێیەتی، حەسوودی پێ ئەبا. دراوسێ بەرە لەگەڵ دراوسەکەیە، پێی ناخۆشە دراوسەکەی لەو دەوڵەمەندترە، پێی ناخۆشە مناڵی زۆرترە، پێی ناخۆشە ژنەکەی ساغ و سەلیمتر و جوانترە، پێی ناخۆشە خەڵک زیاتر ڕێزی لێگرێ. هەروەها ئەوانەشی کە هاوڕێن، هاوڕێی قوتابخانە، هاوڕێی پیشە، تەلەبەیە قینی لە هاوڕێکەی خۆیەتی حەسوودی پێ ئەبا، چونکە لە ئەو زیاتر دەرەجەی هاوردووە. لە جاتی ئەوەی هەوڵ بدا ئەمیش وەکو ئەو بێ و نمرە وەکو ئەو بێنێ، بەڵام سەیرەکە حەسوودی پێبا و توانای ئەوەی نییە وەکو ئەو بکا و حەسوودیشی پێبا. هەروەها هاوپیشەکانیش زۆر جار حەسوودی لە نێوان هاوپیشەکانە ڕۆدا. بۆ نمونە دکتۆرەکان ئەغڵب حەسوودی بە یەکتریە بنوقینیان لە یەکتریە، بۆ نمونە یعنی. هەروەها بێرە خوارەوە بۆ زۆربەی پیشەکان حەسوودیان بەرامبەر بە یەکتری هەیە، تەنانەت ئەگاتە حتى ئەگاتە مامۆسای مزگەوتەکانیش. جاری وە هەیە مامۆسایەک حەسوودی بە مامۆساکەی تر ئەوە چونکە لە جمعەیە خەڵکێکی زۆرتر لە لای ئەوە دانشێ. لا حول ولا قوة إلا بالله. مع العلم ئیشی مامۆسای ئاینی ئیشێکی خواییە و پیشەکەی پیشەیەکی خواییە، ئەبێت دوورترین کەس بێلەوە، بەڵام حتا لە نێوانی مامۆسایانی ئاینیشە جاریوە هەیە ئەو حەسوودیە هەیە. ئەسبابی حەسوودی سەبەبە ڕئیسەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە کابرا ئیمانی زەعیفە بە قەزا و قەدەر، و هەروەها لە ناوە جوانەکانی خوا و سیفەتە بەرزەکانی خوا تێنەگەیشتووە. چونکە هەر کەسێ باوەڕی بە قەزا و قەدەر بێ ئەزانێ ئەم دنیاە خوا تەوزیعی کردووە، دەوڵەمەنیە، فەقیریە، پلەپایەیە، ناوبانگیە، جوانیە، لەشساغیە، نەخۆشیە، ئەمە هەمووی خوای تەعالا تەوزیعی کردووە. هەر کەسێ خوای تەعالا بە شتێک تاقیەکاتەوە. ئەگەر تۆ باوەڕت بە قەدەر هەبێ ئەبێ ڕازی بی بە قەزا و قەدەری خوای تەعالا بە خێر و بە شەڕی. بەڵام ئەو کەسەی حەسوودی ئەبا بە خەڵکی تر دیارە ڕازی نییە. هەر کەسێ لە ناوە جوانەکانی خوای تەعالا، لە سیفەتە بەرزەکانی خوای تەعالا بە جوانی تێگەیشت بێ، یعنی ئەگەر بزانێ خوای تەعالا حەکیمە، یەکێ لە ناوەکانی خوای تەعالا ئەلحەکیمە، واتە دانا و لێزان، ئەو کاتە قەنەعەتی وایە کە خوای تەعالا خۆی دانایە، چیدا بە کەسێ و بەچی ئیمتیحانێکە ئەوە ئیتر ئیشی خۆیەتی، من نازانم، خوا لێ ئەزانێ. ئەبێ ئینسان تەسلیمی خوای پەروەردگار و کارەکانی خوای تەعالا ببێ. بۆیە هەر کەسێک باوەڕی بە قەزا و قەدەر هەبێ، ئیمانی بە ناوە جوانەکانی خوا و بە سیفاتە بەرزەکانی خوا هەبێ، نابێ حەسوودی ببە. زەرەرەکانی حەسوودی خۆشەویستەکانم لە کابرا خۆی ئەوەیە کە دائیمەن ئەو کەسەی حەسوودی ئەبا دائیمەن حالە خەم و خەفەتە، خەم و خەفەتێ دائیمەن دایگرتووە، چونکە ئەم ئەبینێ هەیەتی حەسوودی پێ ئەبا و خەفەتە خوا، ئەو ئەبینێ پلەپایی بەرزە حەسوودی پێ ئەبا و خەفەتە خوا، ئەو ئەبینێ بەناوبانگە حەسوودی پێ ئەبا و خەفەتە خوا، تا خۆی ئیبادە ئەکات.
بۆیە بینی حەسوودەکان هەر خۆیان خواردوتەوە. مصیبەتێک دائیمەن ڕووی تێ کردووە کە مصیبەتی حەسوودیە هیچ ئەجر و پاداشتێکی لەسەر نییە بەڵکو تاوانیشی بۆ نووسرێ. حەسوودی زەرەری هەیە بۆ بەرامبەرەکەش بەوەی ئازاریەدا و هەر کەسێکیش ئازاری مسلمانان بدا خوای تەعالا لە قورئانە هەڕەشەی لێ کردووە فەرموویەتی والذین يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. بەڕاستی ئەو کەسانە تاوانێکی زۆر گەورە هەڵەگرن کە ئازاری خەڵق ئەدەن. زەرەری حەسوودی لەسەر کۆمەلگا پەرتەوازە ئەکا. حەسوودی ئەبێتە مایەی ئەوەی کەوا خەڵک لێک ئەبن. برایە لەگەڵ براکەی خۆیان قسەی نییە، ئامۆزایە لەگەڵ ئامۆزاکەی خۆیان قسەی نییە. کۆمەلگا پەرتەوازە ئەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ نەخۆشی ئومەتەکانی تر ڕووی کردە ئێوە. سەحابەکان فەرموویان چی ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی حەسوودی و بوغز و قین. بەڕاستی ئەمانە تاشێنەرن. من ناڵێم تووک ئەتاشن، قش ئەتاشن، بەڵکو دینی مرۆڤەکان ئەتاشن. ئەمجا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەو زاتەی کە نەفسی منی بەدەسە ناچنە بەهەشت تا باوەڕ نەهێنن، باوەڕیش ناهێنن تا یەکتریتان خۆش نەوێ. ئایا شتێکتان پێ نەڵێم تا خۆشەویستی لە نێوانتانە بڵاو بکاتەوە، سەلام لە یەکتری بکەن. خۆشەویستەکانم، براکانی یوسف خوای تەعالا لە قورئانە سوورەتێکی بۆمان دابەزاندووە باسی بەسەرهاتی پێغەمبەر یعقوب و کوڕەکانیەکە، ناوینا سوورەتی یوسف. ئەو سوورەتە هەمووی دەرسە بۆ ئێمەی مرۆڤ، ئێمەی مسلمان کە ئاگامان لە حەسوودی ببێ. یعقوب پێغەمبەر یەکێ لە کوڕەکانی خۆشەوێ کە ناوی یوسفە، وەکو نازی زیاتر ئەکێشێ. ئەوە بۆ هۆی ئەوەی کەوا ئەو برایانەی تر موامەرەیەکیان کرد، ئەوە بوو خستیانە ناو بیرۆ. لە ئەوڵە بڕیاریاندا بیکوژن، بەڵام دوای ئەوە نەیان کوشت، خستیانە ناو بیرێکەوە و خەڵکانێکی ڕێبوار هاتن هەڵیان گرد و بردیان. نزیکەی 40 دانە ساڵ ئەم عایلەیە، ئەم خێزانە کە خێزانی پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانە پەرتەوازە بوو بەهۆی حەسوودیەوە. جا ئێمە ئەبێ هەوڵ بدەین نێلین ئەو حەسوودیە ڕوو بکاتە ماڵ و مناڵمان، چونکە ئەو ماڵە تێکەدا، ئەو عایلە و خێزانە تێک ئەداتە ملیەکە. یەکەم تاوان کە مەعسیەتی خوای پێکرا لە ئاسمان حەسوودی بوو، و یەکەم تاوانیش لەسەر زەویە کە مەعسیەتی خوای پێکرا هەر حەسوودی بوو. یەکەم تاوان ئەوە بوو کاتی خوای تەعالا مرۆڤی دروست کرد، ئادەمی دروست کرد، ئەمری کرد مەلایکەکان سوژدەی ڕێزی بۆ ببەن، بەڵام شەیطان سوژدەی نەبرد. کە نەیبرد، بۆچی نەیبرد؟ وتی ئاخر من چۆن سوژدە ببەم بۆ کەسێک کە لە قوڕ دروست کردە، بەس منت لە ئاگر دروست کردێ. حەسوودی پێی برد کە خوای تەعالا پلەپایەکی بەم ئینسانە داوە. یەکەم تاوان کە مەعسیەتی خوای پێکرا لە ئاسمان حەسوودی بوو. و لەسەر زەویشە ئادەم عەلەیهی سەلام کە پێغەمبەری خوایە دوو کوڕی هەیە، حەسوودی بە یەکتری ئەبن، ئەم کوڕیان حەسوودی بەویان ئەدا ئەیبا ئەیکوژێت. کە لە هینەکانە هاتووە لە کوتوبەکانی ترا غەیری قورئان، چونکە قورئان ناویانی نەبردووە، بەس ئەفەرمێ ئیبنەی ئادەم، بەڵام لە هەندێک لە کوتوبەکانی ترا هاتووە کە قابیل و هابیلیان ناوبووە. قابیل و هابیلیان نابووە. قابیل هابیلی کوشت چونکە حەسوودی پێبرد. حەسوودی زۆر پیسە خۆشەویستەکانم، ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ. حتا جاری وا هەیە وا بە ئینسانەکە یعنی وەکو بڵێ خۆی پێ ئەسووتێنێ، وەکو عەرز بکردن. ئەڵێ لە چیرۆکێکە لە بەسەرهاتێکە هاتووە، ئەڵێ کابرایەک زۆر حەسوودی بە دراوسەکەی ئەبرد، چونکە دراوسەکەی زۆر دەوڵەمەند بوو، خوای گەورە مەڕووماڵاتێکی زۆری پێدا بوو، حەسوودی پێ ئەبرد. ئەڵێ بیریە کردو چۆن وا بکە کە ئەو ماڵەی لەدەست بچێ. پیاوێکی چاوپیسی دۆزیەوە کە زۆر چاوی پیس بوو، چاوی بدایە لە هەرچی لە ناوێ برد. ڕۆژێ هێنای وتی با بڕۆین شتێکت پێ پیشاندەم. ڕۆیشتە سەر شاخێک، مەڕووماڵاتی ئەو کابرای دراوسیانە لە ناو دۆڵەکەیا بوو.
وتیا ببینە ئەم دۆڵێ هەموو ئەوەی ها لەناو ئەم دۆڵە هەمووی موچی ئەو دراوسێی منەتانی. سبحان الله، کابرای چاوپیس چاوی زەعیف بوو، وتی یعنی چاوی تۆ ئەوەنە بەهێزە ئەو هەموویە ئەبینێشتە ئەبینێ لە جاتیەوەی یعنی چاوەکە با لە ماڵی ئەو چاویدا لە چاوی ئەم. سبحان الله، کابرای کوێر بوو.